سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێ بێت لە ماوەی ڕابردوو زۆربەی هەر زۆری پرۆگرامەکانمان پەیوەندیدار بوو بە کێشەی خەڵک و دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەکان، بەڵام ئەم جارە باس لە بنیاتمان و ئاوەدانکردنەوەی کوردستان دەکەین لە قۆناغێکدا کە کوردستان خالی بوو لەوەی کارگەیەکی بەرهەمهێنانی ئاسنی هەبێت، بەڵام خۆشبەختانە ئێستا لە کوردستان دەتوانم بڵێم کارگەکانی ئاسن ئەو کارگەیەکە من لێرە تێیدا ئامادەم یەکێک لە گرنگترین کارگەکانی نێو عێراق لەسەر ئاستی ناوچەکە باشترین کارگەی ئاسن بێت. ئەمەی دەیبینن ئەمە زریپۆشێکی پێشووی ڕژێمی باسی عێراق بوو، بەڵام ئەمڕۆ لە کوردستان ئەمە دەتاوێنرێتەوە دەکرێت بە ئاسن. بابزانین کارگەیەکی لەم شێوەیە کە لەم دۆخەدا دروست بووە چەندە بەرهەمی هەیە، کرێکارەکان چۆن ئیش دەکەن لە ڕووی ئابووری و پێداویستیەکانی ئابووری کوردستان چ کاریگەری بە شێوەیەکی جددی هەیە و لەسەر عێراقیش چۆن دەخوێندرێتەوە. لە پێشوودا هەموو ئەو ئاسانەی کە ئێستا دەبینن لەم گۆڕەپانە لە کارگەکە کۆکراوەتەوە، پێشتر دەچووە ئێران، دەچووە تورکیا، ئەمە خامی ئاسنی پێدەگوترێت. هەموو ئەو پاشماوانەی ئاسن کە لە کوردستان بوو لە بیرمانە، تەنانەت ئامێر و چوزانم ئامێری یەکجار گەورە دەچوە وڵاتانی دەوروبەر، بەڵام خۆشبەختانە ئێستا و ئاسنانەی دەبینن لە کوردستان کۆ دەکرێتەوە، لە عێراق لە پارێزگاکان کۆ دەکرێتەوە، لە ڕێگای ئەم جۆرە لۆریانە لە شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق کۆ دەکرێتەوە، دێتە نێو هەرێمی کوردستان. حاجی ڕەفعات لێرە بەرپرسە، ڕۆژانە پێم وایە ئاسنێکی زۆر خامێکی زۆری ئاسن ئێوە لە خەڵک دەکڕن. بەێ ڕۆژانە چەند تەن دەکڕن؟ ڕۆژانە 1000 تۆن، 1500 تۆن، 700 تۆن، 800 تۆن، هەتا 300-400 تۆن دەکڕن. هەندی بێجی 10,000 تۆنجی بەم دەوارگیری. باشە لە چێوە دێم ئەو سیکرەبا بوومە باغدا تێت، باسرا تێت، میسر تێت، هەتا نوکە تا چوو بوو تورکا، چوو بوو ئیرانێ، پێشام عەمەلا هاتیە دانان هەموو بوومە تێتن، ئەمە بەێ ئەمە تێتە ئێرە. ئەو سیکرەبایژی ئەم لایلۆنە تەواو نادا جدا دەکەن، لایلۆن نادا جدا دەکەن، تەقەمەنی نادا تەقەمەنی جدا دەکەن. ئێوە بەس ئاسن بە تەن دەکڕن یان خەڵکێکەیە دەبێنێ کاسبە دەڵێ کاکە من 100 کیلۆمەیە، 50 کیلۆمەیە، 20 کیلۆمەیە لی دەکڕن لە هەموو کەسێک؟ ئەوێکی کێم ئەم ناکردن، یەکێن بەنە سەحا هەنا لێرە هەولێری، بەڵێ بەنە سەحا یە سەحا بوومەتینی سەحا دەبێت. هەر تەنێک بە چەند دەکڕن ئێوە؟ 235 دلار دەکرد. تەنێک 235 بەێ توانێت. پێشتر ئەم ئاسنانە ئەوە ئەگەر ئەم ئاسنانە نەبێ ئێوە ناتوانن ئاسن بەرهەم بێن. ناوەڵاگی ئاسانە بە محەمەد دێڕەواسی دەبێت ئاسان بێت. کەوای مەوادی سەرەکی ئێوە ئەوەیە؟ هەرێ وڵا ئەوانە ئەمە نزیکەی 1000 نەفەر ئێرە دایشتەکەی. ئەگەم ئەم مەوەدە نایێت، ئاسی کرابە نایێت، محەمەد دێڕەواسی ئەو جومعەتەیەکی بەتەڵ. باشە چەند کرێکارت هەیە لێرە؟ چووکە یەکلاکردنەوە ئەو بە شێمەیە خۆردا یەسی کرابە 120 نەفەرم هەیە. 120 کرێکاریشی لێ؟ بەێ 120 کرێکار نزیکەی 50 سایقمە هەنە. باشە ئەمانە پێویست دەکا یعنی خەڵکی ئەزموندار بن یان هەر کەسێک دەتوانێت ئەو کارە بکە؟ همه چی عملاتی بکەن، ئیشیمان خەفیفە، بۆمە تەواوی ناداگیرن، لایلۆنە، تەقینەوەی ئەو تشتەی ناداگیرین دەبێت لبەینە معامەلی. کاکی برا ماندوو نەبی؟ سەلامەتی برا. لە چێوە دی؟ لە بەغداوە. لە بەغداوە. ئاسن خۆی لە بەغداوە تێتە قورسانەوەی تر ئاسنەکە. لە بەغداوە ئێوە سەرچاوەکە بەغدایە شاری؟ بەڵێ لە سەرچاوەکە بەغدایە لە بەغداوە. چەند تەن ئاسن هەیە؟ 24 تەن، 23 تەن، 24 تەن. هەموو جارێک ئەوەندە تەنە هەر ئەوە نەتێنین، تۆناجی حکومەتە. باشە زۆرە ئەو پاشماوەیە لە بەغدا و لەو شوێنانە؟ بەڵێ زۆرە. زۆرە؟ یعنی هەموو کاتێک تۆ دەتوانی بهێنی یان بەسڕەیە؟ بەسرەیە. بەسڕەیە؟ تەنی بە چەند دێنن ئێوە؟ ئێوە بەسکرێ وەردەگریان دەشتێ؟ ناوەڵێ مە حەقوانیان بەسکرێ وەردەگرین. ئەی ئیشەکەتان چۆنە؟ باشە لەخوا بەزیادی. ئەی چەند کەسی وەکو تۆک ئەوها لە لۆری هەیە و ئیشە دەکات؟ وڵای لەم ئیشا تقریبا نێزێک 70-80 سیارەیە. بە بەردەوام ئاسن دێنی؟
بەس لە بەغدا لە بەسڕا لە شوێنی تر نا خۆی لە بەغداوەتێتە کورسان لە کورسای مەبارەکەم بۆ هەولێر ئەو کاتەی لە هەرێمی کوردستان پرۆژەیەکی استراتیژی دەکرێتەوە ڕاستە منفعەتی ئابووری بۆ هەرێمی کوردستان بۆ عێراقیش دەبێت یعنی پرۆژەیەکی وا استراتیژی بێگومان بۆ هەردوو لا سوودی هەیە هەم بۆ هەرێمی کوردستان بە هەم بۆ عێراق بەڵام ئەوەی کە من هەر جارێک کە بچمە نێو پرۆژەیەکی استراتیژی پرسیاری ئەوە دەکەم چەندە دەرفەتی کاری دروست کردووە بۆ گەنجانی نێو هەرێمی کوردستان ڕاستە خەڵکی بیانی کرێکاری بیانی زۆر دەبیندرێت بەڵام ئەی گەنجی خۆمان لە چێوەی ئەم کارگانن چەندە سوودی لێ دەبین ئەمانە کۆمەڵی گەنجێکن کە لەم کارگەیە کار دەکەن من قسەم کردووە لەگەڵ خاوەن پرۆژەکە گەنجی خۆمانە کاری تێدا دەکات کرێکاری بیانیش بە تایبەت هیندستانی لێرە کار دەکەن ئێوە خەڵکی هەولێر و کوردستانن لە مێژە کار دەکەن باشە پێم بڵێ میشە چۆنە میشەکی زۆر خۆشە و مرتاحی لی و کارەکەمان زۆر مرتاحین و ئەندامی بەڕێوبەران لەگەڵمان باشن و کارێکە هەموو کارێک زەحمەتی تێدایە بەڵام هەوڵدانیشی بۆ دەوێتن ئەوە لە هۆکارەکە خۆمان دەگەڕێنەوە سەرکاری خۆمان کە هەوڵی بۆ بدەین باشە زۆر زار دەگوترێت دەڵێن کە کرێکاری بیانی لە کرێکاری خۆمانە باشترە ئەمە تا چەند ڕاستە ئێستا تۆ منافەسەی هیندستانیەک دەکەی منافەسەم و جوانی دەکەم دەیکەی باشە تۆ دەڵێی چی لەسەر ئەمە منافەسەم و جوانی دەکەم ینی تۆ دەتوانێت ئەوەی کە کۆمپانیا دەیەوێ دەکەم دەیکەی باشە بەڵام هەندێک جار دەگوترێت ئەوان بۆ جێبیست بوومە ینی خاوەن پرۆژەکان باز دەکەن دەڵێن کاکە کابرایە کە لە هیندستان دەیان لە وڵاتێک کە دێ زیاتر بیر لە پشوو دەکاتەوە ئەوە بەس بیری لە پارەکەی داهاتەکەی بەو شێوەیە نیە خۆتان بچووکتر نابینن لە هیچەوە بچووکتر نابینن وەکو وانیش دەکەن بەتاکت بگرە زیاتریش دڵتان خۆش دەکات پرۆژەیەکی وا لە کوردستانەیە زۆر هیوای دەمەند دەکەین زیاتر ئەو هەڵە بۆ گەنجان بەڕاستێتن بەڕاستی گەنجی بەتوانامان هەیە و لێرکوانش گەنجی زۆر سەرماندویانەکە ئیشکەرن باشە کاک محەممەد ئەندازیارە لێرە پێم وایە هەر لە دەستپێکی ئەو پرۆژەیەەوە پێشترش ئەزمموی هەبووە لەسەر مەسلەی کرێکاری بیانی و کرێکاری خۆمانە کاک محەممەد تەمەشام کرد ئەگەر ڕێژەکە ببینین ینی هاوتەری بە لەگەڵ یەک ئەوانە دەڵێن ئێمە شکەرین ینی زۆر زارش جێبیست دەبم دەڵێن کرێکاری بیانی زیاتر خۆیان ماندوو دەکەن چۆنە کرێکاری هەڵسەنگاندن لەسەر خۆمانە و بێگانە چۆنە کاکامەران حەزەکەم بە ڕاستێکی بڵێم زۆر بەداخەوە ینی ئێمە ڕاستێکی هاوتەری بۆکو جەنابەت باسی کرد کرێکاری خۆمانەمان هەیە کرێکاری بێگانەشمان هەیە بەڵام زۆر بەداخەوە ینی منەوە مۆزای باز دەکەم هیوادارین ئێمە کرێکاری خۆماڵی لە هەر ینی ئەم پرۆژانی وەکو ئەم کۆمپانیانەی کە معاملی شیش و ئەوانەیە زیاتر ئیش بک بەڵام بەداخەوە ینی لێم کرێکاری خۆمان ئەو ئیسعدادی تێنیە کە وەکو کرێکارێکی بیانی ئیشمان بۆ بکە چۆن بۆ نمونە ینی مەسەلە کرێکاری بیانی زۆر بە تەحملە ڕاستێکی یعنی ئەو زۆر بەداخەوە ینی خبرەی زیاترە یعنی دەزانی ئەکیید بەدڵنیە تەجروبە زۆر دەورە بینە یعنی لە کۆمپانیایکی ئاوها بۆ نمونە هەم تەجروبە هەم زانین لە ئیشەکە چونکی ئیشێکی ئاوها هەم پێویستمان بە لێزانی زۆربەی کارگەکان احتیمال لەسەر خیبرە دەکەن بەدڵنیایەوە چونکی تۆ لە هەرجەیەک ئیش بکەی هەر کۆمپانیایکی ئەهلی بێ پارە بە بەلاش نادرێ بە هیچ کەسێک چونکی پارە بەرامبەر ئیشکردنە لە نێوم کارگەدا چوار کوورە هەیە لە یەک هەر لە کوورەکان وەکو دەبینن کرێکارەکان ئیش دەکەن لە هەر کوورەیەکدا زیاتر لە 1600 پلەی گرمی بەرزە ینی لێرە نمونە دەستێنن هەر جارەکە ئاسنێک بەرهەم دەهێنرێن نمونەکەی وەردەگرن ئەمە هەڵگرتنی نمونەیەکە کرێکارەکانی لەم شوێنەکە ئیش دەکەن کۆمەڵێک کرێکاری هیندستانی هەن ئەندازیاری هیندستانی هەن سیرکەن ئەمە نمونەیەکی پرۆژەکەیە ئەمانە کرێکاری هیندستان لێرە کار دەکەن نمونەیەک
لەم ئاسنە وەردەگرن ئەمە نمونەیەکە ئێستا دەیبەنە تاقیگە مختبەر لێرە ئەم ئەندازیارە سەرپەرشتی ئەم پرۆژەیە دەکات دەمەوێت بپرسم ئەمە نمونەیەکە Mr. Prasad, how are you? Welcome, sir. Tell me about Steel Kurdistan. Okay. How is Steel Kurdistan? Is number one or Yeah, no? this company and this new technology is the best of the Iraq and all the Kurdistan near to all the Iraq country. The best quality. One minute. من پرسیاری ئەوم لێ کرد ئاسنی ئەم کارگەیە بەرهەمەکانی چۆنە ئایا کارگەی شیشی کوردستان کارگەیەکی باشە وەک باسی لەوە دەکرێت کوالیتەکەی بەرزە دەڵێ بڵێ ئەمە باشترین کارگەمان هەیە لە ناوچەکە من تەجروبەم هەیە لە هیندستان باشترین کارگە لە نەوەکەر لە کوردستان تەنانەت لە دەوروبەریش منافسێکی بێزە لە زۆربەی وڵاتانی دەوروبەر بەرهەمی ئەم کارگەیە باشترە So new technology and new generation. دەڵێ تەکنۆلۆژیایەکی تازەمان هێناوەتە ئەم کارگەیە و بەرهەمێکی تازەشمان دروست Full automatic with the furnace, designing of the best technology in the for Middle East and product is very good quality, manufacture, safety, every equipment is a very باشە good. دەڵێ تەواوی کوالیتی ئاسنەکە لە هەموو ڕوویەکەوە ئەوانەی کە لە خامی سەرەتاییەوە تا دەگاتە ڕادەی بەرەمێنان زۆر باشە کوالیتێکی بەرزە هاوشێوەی ئەو وڵاتی کە پێشتر ئەم ئەندازیارە لە وڵاتی هیندستان کاری کردووە خاوەن تەجروبەیە چەند ئەندازیارێکی دیکە هەمووی تەجروبەی هیندستان و وڵاتانی دەوروبەرەوانەی کە زۆر پرۆفشنال کاریان کردووە خۆشبەختانە لە کوردستان کارگەیەکی وا دروست دەکرێت کە کوالیتی بەرهەمەکەی وە خۆی دەڵێت کوالیتێکی باشە. کاک بورهان لێرە بەڕێوەبەری کارگەیە ینی کوردی خۆمانە خەڵکی باشووری کوردستانە خۆشبەختانە هەموو ئەندازیارانێنی لێرە کار دەکەن هەرچی ئەوانی بیانین خۆمانە ئەو تا ڕادەیەکی زۆر سەرپەرشتی کارەکە دەکات من دەمەوێت لێرە قسە لەسەر کوالیت بکەم ڕکابەریەکی زۆر هەیە لەسەر شیشی وڵاتانی دەوروبەر لە تورکیا شیش دێ لە ئێران دێ لە زۆر زێدێتە کوردستان ینی بۆتە بازارێکی گرنگ بەڵام هەر کوردستان نییە ئێستا عێراقیش تا ڕادەیەک لەوێ پرۆژە دەستی پێ کردووە خواستێکی زۆر لەسەر شیشە بابزانین ینی کوالیتی شیشی کوردستان لەگەڵ وڵاتانی دەوروبەر چۆنە چونکە بەڕاستی زۆر جار من بۆ خۆم وەکو ڕۆژنامەنووس لە بازاری کوردستان جێویست دەبم باسی هەندێک وڵات دەکەن دەڵێن شیشی فلانە وڵات باشە گرانترە بابزاری نهێنی ئەو مەسلەیە چێ کاک بڕان ئەوەی من بە دوواداچوونم کردبی شیشی کوردستان باشە کوالیتەکەی بەرزە دەگوترێت ینی هەموو ئامێرەکانیشی تازەیە بۆ زۆر جار بازنەوە دەکرێت شیشی فلانە وڵات لە شیشی کوردستان باشترە کوالیتی ئێوە چۆن بەنسبەت کوالیتی کە لە پرۆداکتی ئێمەدا هەیە لە بەرهەمەکانی ئێمەدا هەیە ئێمە لەسەر ئستانداردی بریتانی B500 BWR و ASCM ئەمریکی دەڕۆینە پێش طبعا بەرگرتنی شەهادەی ئیزوو و بەڵگەنامەی ئیزوو بۆ ئینتاجەکانی پرۆداکتەکە شتێکی ئاسان نییە بە دوواداچوونێکی زۆری دەوێت هەموو لێکۆڵینەوەکان و هەروەها ئەو ئامرانەکە بۆ پەیوەردکردنی کوالیتی بەرهەمەکە لە لای ئێمە و بەکاردێتن هەموو بپێ ئستانداردی نێرۆغی تاریف کراوە ینی ئەوروپیە ئەمە لەسەر ئستانداردی بریتانی دەڕۆینە پێش ینی بەریتانیە ینی ئەو شیشەی لە بەریتانیا بەکاردێنرێ لێرەش بەڵێ ئەو بەرهەمەکە لە بریتانیا هەیە بە پێی ستانداردی B500 BWR-ەکە نفسی ئەو ئینتاجە و پرۆداکتەی کە ینی ئێستا کوردستان بۆتە خاوەن کارگێک بەرهەمەکەی هاوشەوەی بەرهەمێکی کارگەیەکی بەریتانیا بەڵێ وایە ئێمە لە وڵاتانی دراوسێ حتا کوالەتیمان بەرزترە کەمتر نییە چۆن لە بیدایەتی پرۆسی بەرهەمهێنانەکە تاکو قۆناغی کۆتایەکێ بەرهەمی شیشەکانە بە چڕی تەماشای کوالیتی و لێکۆڵینەوە لەسەر کوالیتی بەرهەمەکەمان دەکردرێ و ئەگەر لەلایەن چێوە ینی لە ئەندازیارەکانی خۆمان کە لێرە هەیە لە بەشی کوالیتی کۆنتترۆل بە پێی ئامرەکانی سپێکترۆمیتر و هەروەها بە هەندێک ئامرەکانی تایبەتمان هەیە کە ڕاکێشان و
سەماندن و خوارکردنەکان و هەروە کوالیتی کانزاکان لە ناو ئەو بەرهەمە شەکەدا چیە پێوەردێت باشە بەڵام من جێبیز بوومە زۆر زار ئەوانەی کە شیش دەفرۆشن کاسبکارەکان بازرگانەکان هەندێک جار مارکتینگ بۆ بەرهەمی بێگانە دەکەن ئەگەر کوالیتی ئێمە ئەوەندە بەرز بێ چۆن دەکرێت خەڵکێک باسی بەرهەمە شتێ بێگانە سەبارەت بە بەرهەمی وڵاتانی دراوسێ بڵێن بیانیەکان لەبەر خااتری ئەوەی کە سعرەکەی ئەوان کەمێک خواردرا طبعاً کوالیتیکان نزمترە لە بەرهەمەکانی خۆمان لەبەرەوەی کە بتوان غەزان زوو بەرژەوەندی کە زیاتریان بەدەستکەوێ لەبەر خااترەوەی ڕێکلام و پەرەپێدانێکی زۆرتر بوو بەرهەمە بیانیەکان دەکرد لە لایەنی بازرگانەکان. کاک سامان ئێوە دەڵێن پرۆژەکەتان پرۆژەیەکی استراتیژیە یعنی ئەمە پێویستێکی گرنگی ئابووری کوردستانە چۆن بڵێن ئەمە استراتیژیە زۆر زۆر بەخێر بێن بۆ کارگەکەمان یەکەم جار پرۆژەکە استراتیژیە لەبەرەوەی کا کامەران چونکە یەکەم جار ئەمە هەلیکارێکی زۆر لە بوو خەڵکی ئەو شارە و خەڵکی دەرەوەش حقیقت دەرەخسێنی یعنی زیاتر هزار کارکرد لێرە بەڵێ پرۆژەکە استراتیژیە لەبەر ئەوەی ئەمە نەمان هێشتیە پارەی کوردستان بشتە دەرەوەی وڵات یان سەداهان ملیۆن پارەی لە پێشی کە ئەمە دامەزراندنی ئەو کارگەکان لێرە ئەو پارە هەموو دەچوو دەوروبەری مە یعنی وڵاتانی دەوروبەر هەموو پارەکە دەڕۆیش بۆ ئەو وڵاتانە ئێستا خۆشبەختانە هەموو پارەکە لومە دەمینتەوە لە بۆ ئەو وڵاتە لە بۆ ژێرخانی ئابووری ئەو وڵاتە زۆر زۆر گرنگە يعني چەند تەکلیفەی چەند بە پرۆژەیەکی لەم شێوەیە يعني حسب پروژەیە ئەو پروژەیە تەکلیفی زیاتر لە 100 ملیۆن دلار تەکلیف کرا طبعا جێ دەستخۆشیش ئەمن جێ ئەوەندەی کەم دەستخۆشی لە حکوومەتی هەرێمیش بکەم بەڕاستی خاستان جەنابی کاک مەسرور بارزانی پاڵپشتێکی زۆر زۆر بوو لە بۆ ئەو پروژەکە ئەو پروژەی خۆمان بەڕاستی جێگای دەستیوان دیارە ینی مەسەڵەن کە پاڵپشتی ئەو جۆرە پروژانە بوو بەرزکردنەوەی ژێرخانی ئابووری بەرزکردنەوەی کوواڵەتی ینی بەڕاستی زۆر زۆر باشە ئێوە پارەیەکتان سەرف کردووە زیاتر خۆت گوتە زیاتر لە 100 ملیۆن دلار باشە پێم بڵێ پرۆژەیەکی لەم شێوەیە زۆر جار دەگوترێت ینی پرۆژەکانی کوردستان پرۆژەی کاتی ناوێکی گەورە ناوەڕۆکێک بە وەکو پێویست نییە چۆن بڵێن ئەم پرۆژەیە دەتوانێت ڕکابەری وڵاتانی دەوروبەر بکە و بە تایبەت مەسلەی نرخ هەتا ئێستا دەبینین نەبووتەوە کاری دابەزینی نرخی شش لە بازارەکە ڕاستە ئەوە پرسیارێکی زۆر گرنگە کا کامەرە حقیقت ئێستا لەو کاتەدا تقریبا سعری ئەو شیشە زۆر بەرز بووە طبعا ئەوە پەیوەندی بە کارگەیەکی خۆمان نییە مەسەڵەن ئەو پەیوەندیە بە بۆرسەی جیهانی هەیە یعنی ئێستا کانزاکان و لەگەڵ زێر و لەگەڵ پەترۆل و ئەمانە یعنی ساری وەکو زێر و وەکو کازاکانی ترە عینی تشتە یعنی ئێستا سەری نەخێر ئەوە لە دەستی بۆرسەی جیهانی ئێستا شیش لە جیهاندا هەمووی بەرز بووی گران بووە بەڵام دەگوترێکە کە ئاسنەکەی خۆمانە کرێکارەکەی خۆمانە کارگەکەی خۆمانە بۆ شیش دەبێ گران وەڵڵی ئەوە هیچ پەیوەندێکی دوور و نزیک بەوەی نییە بەس ئەو بۆرسەی جیهانی بەڕاستی حقیقەتەن ئەوە تەسیری زۆر کردیە لەسەر بەرزبوونەوە ئەو نرخ ئەمەش پێمان خۆشنی حقیقەت چەند بەرز ببیتەوە یعنی خەڵکی مەش حەزمان لێ ئیستیفادە بکەن بەس یعنی تورکی گران بووە ئیرانی گران بووە ئۆکرانی هەموو جیهان گران بووە هەمووی گران بوو باشە چۆن ئەوە بکەین بڵێ شیشی خۆمانە شیشێکی باشە بە تایبەت ینی زۆر قسە لەسەر بەرهەمی دیکەی بێگانە دەکرد والله حقیقت کا کامەران لێرە ئەوە نقطەی زۆر مهمە حەزم لە ئیشارەتی پێ بدەم یعنی خەڵکی مە یعنی وەکو بڵێن دەعمی زیاتر تشتی دەرەوە دەکەن ئەوە شتێکی زۆر خراپە یعنی تێگەیشتێکی خراپە تێگەشتێکی زۆر خراپە ئەو مواسەفاتی ئەمە لێرە بەرەم دێنین هیچ کەمتر نییە لە وڵاتانی دەوروبەریمە لەوە جیهان هەمووی یعنی ئەمە حەزمان لە مهندسەکان ئێستا فحوساتی بکەن لەسەر شیشیمە ئەوجا مقارنەک بکرێت لەسەر ئەو شیشەی لەگەڵ ئەو شیشانەی کە دەرەوە دێت بۆ ئێرە باشە کڕیارتان چێە یعنی ئەمن دەبینم کارگەکەی ئێوە هەر ئەو شوێنە نییە من
کە لێرە گفتوگۆی تێدا دەکەن چەندین کارگەتان هەیە لە سلێمانی لێرە حقیقت لە کوردستان نزیکەی 9 کارگەی هەیە نۆ کارگە 9 کارگەی بەرهەمینانی ئاسڵ 4 لە هەولێرە 5 لە سلێمانیە بەڕاستی بەس هەر کەسێک بە جوورەی حەجمەک و جوورەی ینی ئەوە باش ئەو هەموو شیشە کڕیارەکەی لە چێە چێ دەیکڕێت کریارەکە بەس ناوخۆی نییە یعنی دەشتە عێراق دەشتە بە وڵاتانی دەوروبەر یعنی ئەوە جێگای دڵخۆشیە بە حقیقت کە ئەمە ڕۆژێک بێتن کە ئەمە پارەی نینە دەرەوە یان نەشتە دەرەوە بوومە پارەکە لە عێراقیش دێتە کوردستان لە عێراقیش دێتە کوردستان پێشکەوتن بوژانەوە هەر کیانێک هەر وڵاتێک لە هەر ناوچەیەکی جیهان بە پێشکەوتنی ئابووری و بوژانەوەی کەرتی پیشەسازی ناوچەکە ڕنگ دەداتەوە لە هەر شوێنێک کەرتی پیشەسازی و ئابووری پێشکەوت ئەو ناوچەیە بەرەو سەقامگیری و بەرەو ئاوەدانی زیاتر دەچێت کۆمەڵێک سەرمایەدار لە هەرێمی کوردستان زیاتر لە 100 ملیۆن دۆلاری ئەمریکی خەرج دەکەن لە پێناو دروستکردنی کارگەرێکی لەم شێوەیە ئەمەش خۆی لە خۆیدا لە قۆناغێکی قەیراناوی ئەم دۆخەی جیهاندا کۆرۆنا و دابەزینی نرخی دۆلار دەیان کێشە و گرفتی ئابووری خەڵکێک دێ سەرمایە خۆی لە پرۆژەیەکی لەم شێوەیە سرف دەکات ئەمە ئاماژەیەکە کە کوردستان بەرەو ئاوەدانی هەنگاو دەنێت کە ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەر بوژانەوەی ئابووری کوردستان دەکات بەو ئامانجەی خەونی گەورەی خەڵکی کوردستان و ئارامی و ئاسایش لەم ناوچەیەدا زیاتر بەرقەرار بکات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ